باکستێجی پرۆگرامی کوردستان ستارەوە سڵاوتان لەبێت ئەم شەو ئاڵلقەیەکی نوێی باکستێجی پرۆگرامی کوردستان ستارتان پێشکەش دەکەم بەشداربووان دەستنا سەرستەیج و لە کۆتاییدا لیژنە بڕیادەدا چێ دەردەچێت چێ لەگەڵمان دەمێنێتەوە لە قۆناغەکانی داهاتوو ئێوەش بینەرمان بن. زۆر سپاس ژیلا خان تۆ شۆنی باشی زۆر سپاس بەشیر پێی تۆ عرض ناگرێت لە خۆشیە لەبەروی گەڕاویتەوە بۆ پرۆگرام ئەم هەموو خۆشیە لەکوێنی ئەم هەموو خۆشیە لە ناو دڵمە تەبعاان ئەوە گەرامەوە بەرنامەکە ئیتر دەستیان خۆش بێ ئەو مامۆستایان بەڕاستی نازانم چی پێیان بڵم چیتر پێ بم ژیلا خان پرسیارەکان تۆزێ قورس و پرسیاری مەقورسە ئەروڵڵات شتێکی خۆش پێ بڵە زۆر حەزم لێ کە ینی زۆر خۆش بە سۆرانی قساکەی من زۆر خۆش قساکەمە سۆرانی وایە چونکە 8 ساڵ لێرەم بەشیر ئەو گۆرانەی هەڵبژاردووە کەی هەڵت بژارد و ئامادەی بووی کاتێکی کورتەوە هەڵبژارد تقریبان لە بینی بڵێ 8 ساعت 6 تا 8 ساعت گۆرانەکە چیە؟ گۆرانەکەم هوەرمند خوالی خۆش بوو حەمەد شێخۆ ئایلێ گولێ لەگەڵ مەقامێکە زۆر حەزەکەم لێم دەبێت ناتوانم چاوەڕێکم تا سەر ستێج بەش نانا چاوەڕێکم با لەگەڵ گروپ باشترە سپرایز باشترە یاسر چۆنی؟ ژیلا خان ئەحواڵت باش ئەو ڕسمی کێیە؟ ڕسمی باوکمە ڕسمی باوک لەسەر مۆبایلەکە دانەوە؟ ئەرێ وەڵا ئۆکەی پێش هەموو شتە ئەمە سەرخۆشی خۆمتان پێشکەش بکەم بەڕاستی پێم ناخۆش زۆر سپاس دەکەم خوا ناخۆشیتان لەلات یا ڕەبی ینی هەرچیەک بڵێم قەت ناتوانم ینی بەس بڵێم و نازانم ئینشاءڵڵا وانەی نەیاندی تۆ نەیبینن و ئەوەی دیتویان نەخواستە بوریان باتێ بەڕاستی غەمێکی قورسە کە دەڵێن باوک بمرێ پشتە دەشتێ بەڕاستی دەشکێ وای ئێستا پشتمەوە لێرە ساغم سەلامەتم بەڵام لە 1000 لاوەشکاوە برینەکە کە بە هیچ دەرمانیشی ساڕێژ نابێت بەس هیوادارم ئەو زەردەخەنەی سەر لەویتەوە بە هیچ شتێلا ناچێ ئەزانم قورسەوا بڵم بەڵام پێکەنین وەکو ئەو نەخۆشیانەوەیە کە بڵاو بنەوە بەس بە شێوازێکی تر بە پێچوانەکەی ینی کە تۆ پێ بکەنی چواردەورەکەش ئەخەیتە پێکەنین لەگەڵ خۆتە و تۆ یەکێکی لەوانەیە کە پێکەنینێکی زۆر نازانم توش بووانەوە هەیە خەڵکی تریش تووشی پێکەنینەکەی لەگەڵ خۆی پێکەنینش بەهرەیەکی خوددایە کە ینی من لەگەڵ پێکەنی ناژیاوم بە خۆمەمی غەم و گریان و شتانم هەموو بە پێکەنین بووە گەت باوکیشم ئەمری خوای کردنی من چون لەخوا بە زیاد من باوکم لە خۆم ڕازی کرد نیزەکەی من 10 ساڵە لەگەڵ باوکم میش دەکەم لێرە پێکەوە بووینە دایمە دوو بە دوو بووینە لە خۆشی و لە ناخۆشی و لە هەموو شتێکەوە من نەزانم لێم ڕازی بوو ڕۆژێک لێی لە من نەکرد لای دایکم لای کەس و کارێک لایەوەکی
تەنها گلێشی ئەوە بوو لە من دەیکو درنگ لە خەوەڵەسێ تەنها ئەو گلەی لە من بوو لەخوا بە زیاد بە گلەی تری نەبوو لە من بۆش وا زۆر پێی متاسیرم بە مردنی باوک چون باوک نایەتەوە بەڵام پێکەی نەکەشمەر بەرداوامە جارجار بەڵام بەدڵەوە نیوە قەدیم وایە لە دڵەوە نییە بەڵام ئەوێ کاتێکی زۆریەوێت تا ئەو برینە ساڕەژە بێ و ئیشەڵا وردە ژیان دەست پێکاتەوە دوێنە قسەمان کردین جاوت گۆرانیەک هەیە کە باوکە بۆی هەڵبژاردی کە لە قۆناغی سێمە تۆ ئەبوو بیڵیت بەڵام باسی شعرێکی شکرد حەزم لە هەردووکێتی ئەگەر توانی ئەگەر ناتوانانی ئەوە هەر شارێک تەمەنم 17 ساڵ بوو باوکم بند کرا ئەو کاتیکە لە بند من گۆرانێکم بۆ دانابوو باوکم خۆشە گۆرانەکەت بۆ دەڵێم بابەجان خۆزگا مردن سادە بە یان بەدایستی خۆم بە قوربانت دەکرد گەر کرا بە بابەجان ڕۆحم پێشکێشت دەکرد ڕۆحم پێشکێشت دەکرد ڕوحەکەم سایەی ساری من تۆ نەبی ژین ببێت یاسر بەداخەوە دوورکەوتەوە لە بەرنامەکە بەهۆی لەدەستدانی باوکیەوە بەڵام هیوادارم بتوانێت بگەڕێتەوە ئەوە خەریکن بۆ گەڕانەوەم چونە گۆرای من باوکم بۆ هێڵبژاردن بەوە لێژ نەموت بە مامۆستایەکان و با دەرهێنەری بەرنامەکەشم وتم ئەگەر چ لەو بەرنامەیە پرۆگرامەیە دەرچم یان دەرنەچم منە گۆرانی باوکم بۆی داناوم کتیە گۆرانیە بڵە چون زۆری حەز لە دەنگی مام لێ بوو وتی ئەو گۆرانیە بڵێ سێ چوار گۆرانیم هەڵبژار و بەڵام هیچیان نێشت وتی ئیلا دەبێ مام لێ بڵێ بەدڵی من خۆشم دێم لە بەرنامەکەدا دەنیشم سەیرە دەکەم دڵ نیامەگە بیڵم دێت دڵ نیام دێت یاسر لەبەرەوەی کە دووبارەڵم بەهۆی لە دەستانی باوکیەوە نەیتوانی بەشداری بکە کەسێکی تریان هێنایە جێگە محەممەد ئامادەی بۆ گۆرانەکە باشە الحەمدلله گۆرانەکە و چییە؟ ماوەڵێکی ئەیاد زاخۆی و هەروەها پەستەیەکی ئەردەوان زاخۆی تێکەڵە کردووە میکسە کردووە یانی کردووە پێت ناڵم گۆرانەکەم بۆ بێژە لەسەر ستێج باگوێم لێبێت بە سترێس نیت بۆ سبینە ترسە نییە؟ ناخێر لە گروپەکەی خۆتانە لەکیە ترسی محەممەد بەس ئەدریس بەخوا ناحەقە نییە ئەدریس دەنگی زۆر ئەوانی دیکە کەسی ناترسم دەنگی منێ باشە ئەو باڕۆخەبوونەتم پێ خۆشە و هیوادارم لەسەر ستێج بینم سپێنێ هیچ سترێسە نەبێ زۆر بە باشی بڕۆشت پێویە خۆدێ ئینشاءڵڵا عشتان کەم تۆزێ کام گۆرانی قادری سیاحی باسیەوەتانە کرێستا بەڵێ چ گۆرانیە سوتاند و تاموگیانی من ئەو گۆرانیا لەی سپێنێ بەڵێ زۆر خۆشە منم پرسیارە زۆرەکەم حەزە ئیتر تەواو خۆناغی سێ هەمە ئەدی با تۆزە شتی شخصی بزانین کێ سوودان دوێتی هەموو گیانی
والله من گیانی خەڵکم سوودانەوە کەس منینە سوودانە بەدڵ مەکسیوان بەدڵە گۆرانێکە خۆت هەڵت بژارد بۆ هەڵت بژارد لەگەڵ کی هەڵت گۆرانیەکە هەسم کرد لە ستایلی منەوە نزیکە و هاوسەرەکەشم زۆر یارمەتیام ئەمیش تەیکی بوو لەسەر ئەوەی کە لەگەڵ منە گونجێت بۆیە ئەم گۆرانێمە اختیار کرد یعنی ئێستا ئەویش ئەو گیانی تۆی سووتانوە هاوڵاڵێ بە تاکید ئۆکەی سترێس نییە بۆ سەر ستۆدیۆ یا بۆ سەر ستیج ناترسیت گروپەکەت گۆرانی بەجی باشی تیا بەشداروی باش بە تاکید هەمومان باشین بەڵام سترێسم نییە ئەبەت ئینشاءالله سەرکەوتنی هاوڕەکانم لەگەڵ خۆما هەمومان بێکەوە ئەیبینین ئینشاءالله هاوسەرەکە زۆر سەپۆرتەکە زۆر زۆر ئەیبینم لێرە لەگەڵ تایە ئەوە نیشانەیەکی باشە نیشانێکی دیارە بە تاکید ئەمیژار مامۆسای موزیکە زۆر هیلاکە لەگەڵم لە خۆم هیلاکترە بە تاکید زۆر سوار سەرکەوتوی تۆش دەستان خۆش بێ و بتبینم بگەشێتەوە سبەینە ئینشاءالله ئەم کاتۆ هاوار ئەی هاوار نانتان خوارد؟ نانتان خوارد؟ هەڵۆزە چۆنە؟ وەڵا باشم چۆنی باشە وەڵام باشمەی تۆ چۆنی؟ وەڵام باشە پێم نەوتی لەژێر دەستم دەرناچی هەریەمە بۆلا؟ یاخۆ بەخێر بێن سوتفەتی زۆر خواردنەکە بەدڵە؟ نانی بخۆیەوە جەتە سوێتکە خواردنەکە بەدڵە؟ وەڵی زۆر خۆش بنابینی بزانە هیچیان هێشتۆ وەڵا خلاص کرد ئەی پرۆڤەکان چۆنن؟ پرۆڤەکان باش دەڕەوە وەڵا پرۆڤەکان کو دەڕوا جەماعەت باشە؟ باشە باشە ئایوی نییە ئۆکەی دەستخۆش هەرویستم بێم بۆ لاو قسەکەی خۆم بەرمە قورباتە زۆر سپاس بەرمەتی ئیدریس لە گروپەکە تا بەشێکیان لە تۆ ئەترسن بەس لە تۆ ئەترسن تۆ لەکیەتر والله من بەڕاستی هەمویان دەنگیان باشە دەنگیان خۆشە بەڕاستی هەمویان بەڵام وەکو ترسم نییە لەبەر ئەوەی هەمیشە وتومە لە قۆناغێکیان لە پرۆگرامێک دەربچیان دەرنەچی ئەویان بەڕاستی لەوانەیە زۆر کەس بڵێ ئەو شتە لە خۆیەوە ئەڵێ و تەنها قسەیە بەڵام قسە نییە هەنی ترس نییە قسمەت چییە دەربچم دەرنەچم زیرەکەم لەگەڵا بێت خراپم هەر چەندە هەمویان هەر باش و زیرەکەن بەڵام ترسم نییە بە شێوەیەکی گشتی ئەو گۆرانی هەڵت بژاردەوە خۆت هەڵت بژارد یا کی یارمەتیە بەڕاستی زۆر کەس بوون نامەوە ناویان بێنم بەڵام سڵاو ڕێزم هەیە بۆیان کە یارمەتیان دەم لەم هەڵبژاردننی گۆرانیەکەم کۆمەڵێک لە هاوڕێکانم بوون لە خزمەکانم بوون بە شێوازێکی گشتیش خۆم حەزم لەو گۆرانیە بدەمێکە ینی حەزم لە گۆرانی بالێرەوە بڵێم مەواڵەکەی مەقامەکەی بڵێ گۆرانی مامۆستای نەمەر عەلی بەردانە و ئەوەی کە بەدواشی دادێت ئەویش هەرئی گۆرانی محەممەدی مامڵەیە نەمر ئەنی لە مناڵیەوە ئەو گۆرانیانم حەز لێ بوو ینی وتوم گۆرانی پەرێشانم و شەرتە تا ڕۆژی حەشر ینی بەیەکەوە هەمیشە وتوم ئەو گۆرانیانە پێم خۆش بێ ینی کە ئەوانە هەڵبژار بەڕاستی چی گۆرانێک هەڵبژاردووە؟ گۆرانی هونەرمەند ئەنانکردین لە پەنجەرەی ژوورەکەم بە
لەگەڵ کێ ئەو گۆرانیت هەڵبژارد خۆت بەتەنیا قەراردا بەڵێ خۆم بەتەنیا پەنجەرەی ژوورەکە و کە پەنجەرەی ژوورەکە و لەسەر کوێیە با بزانم وڵێ ناڵێم نەوەک بشکێنن نامێ بزانم کێ بینی لێەوە کەس دیواری بەرامبەرە ئەو کێ قوربانی حەزە هیوادارم سەرکەوتو بیست بێنێ و بینم لەسەر ستێج بزانم چۆن ئەگەشی ئینشاڵڵا گەن زۆر سپاس. اسمر ناویت شیرینه حسکرنا تبرینه وقبوی البولاyan فصلی بهار دادی جانم نازدارنم قربانت بم ده بکنه برمسکی چوان دبارنم دعا دادم شو روشامه بسوتني آهونا من بنازی دجمن بر تنگتی پر دلالی بلبل سر تدنالی پاش کەمێکی تر جێگای بەهەشت بێت دو ناخۆشیتان بێ یا ڕەبی چۆنت پێشکەش کرد گۆرانیەکە منۆ گۆرانێت وتم بۆ باوکمیاڵە بەس بۆیشم من چاوم کە دادەخست بەس ئەوم لەوێ دەدیت یەک جمهورم نەدەدی لێژنەکە و باوکم لە پشتەریا بەس بۆی وت بەدا خۆی یاسر کۆستێکی زۆر 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 دڵتەزێنم بەڵام هیوادارم باش بیتەوە و تەمەنە درێژ بێتەوە زۆر سپاس دەکەم زیاد لە کاتت ناگرم ڕاد ناگرم دەروونت تەواو نییە ئینشاڵڵا کاتێکی تر قسە ئینشاڵڵا اسمر ناویت شیرینه حسکرنا تبرینه اسمر ناویت شیرینه حسکرنا تبرینه بیت جیانم گرینه
تجيانم قرينا بس خيال ورينا أسمر كوار أسمر أسمر شابتر شقر قمر بجان قلت لي ركبة بيل ببيل پر خبر دسر أسمر مينا هاي بشغل لقطار يا من بباوة أسمر كوار أسمر لۆڤان بەخێر بیتەوە زۆر سپاس زۆر سپاس بەزەخمی ڕاوەستا بووی زۆر سپاس کاک وەزیر چیە حیاتی چۆن بووی لەسەر ستەیج زۆر باش بوو زۆر باش بووی طبعا پارچەیەکی تریش گۆرانێک پێشکەش کرد بەڵێ ئالۆ مامۆستا عەبدولقاهار ئەو پێ چۆن بوو والله گەلک بێخۆش بوو طبعا يعني زۆر باشە چۆن خۆت ئامادە کرد بۆ ئەمڕۆ وەکو ئەوە بوو کە دەدویست والله وەکو يعني ئەمن يعني معادلە ئەتوو کە دەچیەوە لەسەر شان و مەسەلیان لەسەر ستێج بڕاک سترێس دەبی يعني بەخۆم ئەمن دەڵێم مەسەرەن يعني هەر لەسەر ستێج چیان و نەرمەندەک بی لەسەر ستێج بڕاک سترێسی دەبی ئەمن بەخۆم دەزانم هەر هوەرمەردە کە لێرەنا ئیمکانیاتیان لەسەر ستێج زۆر زۆر گەورەنە دولۆڤان تو وەکو بەهرەمەندێک ئەمڕۆ لەسەر ستەیج سترێستە بوو والله بڕاک زۆر قۆناغی دووەم بڕاک سترێسم هەبوو ئەوڕۆ کەمتر بوو ئەوجا إن شاء الله بابزانم دادی دادی جانم نازدارنو دادی دادی ریکلی کنارنو دادی دادی جانم نازدارنو دادی دادی ریکلی کنارنو جانی بینن درنگه ایوارنو گۆرانەکە چۆن گوت والله زۆر زۆر باش بوو زۆر باش زۆر باش بوو زۆر باوەڕ بەخۆیان زۆر زەرمەباریە بخۆین سەدا چۆن دەدەی بەدەنگی خۆت ئەمڕۆ سەدا سەد سەدا سەد کوڕە هیچ شتێک سەدا سەد نییە سەدا سەدا بۆ من هەموو شتێک هەرکیەوە خەر تشتێک سەدا سەدا کوردستان لەبەر جلەکانی ناتوانین دەرگا بکاتەوە من دەرگاشی بۆ کەمەوەکو پرینسسێک بۆ ئەمڕۆ لەسەر ستەیج جا کوردستان بۆی جلوبەرگەکە جوانتر دەرکەوێت وەرە ئێرانە بوەستا کامێرە سێری جلوبەرگەکانی تۆزێ وەرە پێش بۆی جوانتریش دەرکەویت زۆر باشە چی هاوە توی ڕازاندۆتەوە ئەمڕۆ بۆ بەرنامە وەڵا خۆم لی دەزانی چۆن خۆم باش لێ دەزانم چۆن ئافێر بووی نا پێشتر ئەو ئیشم کردووە ئیشت کردووە زۆر باشە گۆرانەکە چۆن ئامادەکە وەڵا باش بوو بە سترێسم زۆر خەریک بۆ دڵم وەستا لە چیەوە بۆ سترێسە وەڵا لەبەرەوەی بەرامبەر لێژنەکان گۆرانی بڵێ ئەوەنە ئاسان نییە هەریەوە بوو کەلیماتیش تۆزە لێ بینە چۆوشەکان لە بیرم چوو بۆ وەڵا سترێسیم زۆر بوو ناڵێ
زۆر باشە پێم بڵێ گەر تۆ سەر نەکەوتی بۆ قۆناغی داهاتوو پلانت چی دەبێت؟ پلانم زۆرە وەکو چی؟ بە زووترین کات کاری هوەریم دەبینم چی بوو ئەو هەمە دەنگە خۆشە ئەو تەبەقانە تۆزێ بەدڵم نەبوو چونکە بەڕاستیتە بۆ بەخوای ینی کو بڵێم دەمویست خۆشتری کەم تۆزێشمان دوو بووم بەڕاستی ئەوە سێ ڕۆژە بە خۆتان دەزانین دێنێرە و بەڕاستی دەستی هەموو لایەکیان خۆش بێ و یارمەتیمان دەدەن تۆزێ مادیبوونیش دەورە دەبینێ بەڕاستی دەمەوێست هێشتان خۆشتری بکەم بەڵام ئەوەی لە دەستم هات ئیشەڵا پێشکەشم کردی وادارم بەدڵی هەمووتان بوو هەمیشە سەرکەوت و بی ئینشاڵڵا بتوانین لە قۆناغەکانی داهاتوودا بتبینینەوە عزیزی دەمەوێت لێرە سپاسەیەکی تایبەت بە مامۆستا بەیار بکەم بەڕاستی زۆر لەگەڵ مامان ئێمە زۆر سپاس دەکەین مامۆستا بەیار هەموو قوتابیەکانت سپاسی تایبەتیان کردووی لێرەوە بەڕاستی بە هیچ شێوەیەک حەقی مامۆستا بەیار نادەینەوە ئێمە ئەوەندە لەگەڵمان ماندی بوو والله تۆزێک ڕەخنە هەبوو لە تۆمن و لە شێوازی هەڵبژاردننی گۆرانیەکە ڕەخنەکان باش بوون بۆ من هەوڵ دەدەم لە پرۆگرامەکانی داهاتوو ئەگەر دەرچوین واگەر دەریش نەچوین هەر لە ژیانی هوەریمە ئەتوانم ئەو ڕەخنانە وەکو بنگەیەک وەکو قوتابخانەیەک وەریان بگرم زۆر باشە ئیدری زۆر گوتت پەرێشانی بەڕاستی گۆرانی پەرێشانم گۆرانێکی خۆشە لە لای من ینی دەمێک ئەڵێن پەرێشانی ئەو جوابەکەت بەوە بدەمەوە لەمێکە هەمومان هەر پەرێشانین هەر کەسێک خەمێکی هەیە لە دڵی نەک خەمێک هەزاران خەم
بەڕاستی بۆیە ئەو گۆرانیم هەڵبژارد کە لەگەڵ برادران هەڵمان بژارد گۆرانێکی خۆش بوو بەلای منەوە پەرێشانیشم پەرێشانی چی ئیدریس؟ پەرێشان نیت نەخێر من پەرێشانیم زۆر باشم ئینشاڵە پەرێشان نابیت ئینشاڵڵا تۆش پەرێشانە بەڵام تۆ پەرێشانی چیت؟ ژیان لە زۆر شت ئینسان پەرێشان دەبێت بەڵام ئەوە هەر چۆن بڵێ کە ئینسان گۆرانیەک ئەڵێ گرنگ ئەوە نییە خۆی لەو شتەدا بێت بەڵام تا حدێکیش خۆم لەو گۆرانیە دەبینمەوە بەڕاستی لەبەر ئەوەی هەر هەمومان هەر هەموو کەسێک شتێکی هەر هەیە کە بۆی پەرێشان ئەبێت. gelekî giring hev ji hemî tişta girîngtir et programî de jêgirtina stranê. Jêgirtina stranê bû dengêwî de çabet hes dikim ev care gelek hizraxo jêgirtina stranê de bikin. Stran bila ne hind zehmet bitin yanî qac zehmet bit û lehneka gelek zehmet bit. Tiştek bit bişit dengê xwe stranê re diyar bikit û pêşkêşî cemarî bikit û pêşkêşî li jinê bikit. Yani meqseda min verê bila stran wan gelek zehmet nebin. پاش کەمێکی تر. فرمو محمد ميرزا. محمد ميرزا
وەرە ناوەڕاستی شار و کاک محەممەد وەرەوێ ئەلێوێ ڕاوەستە من داوای بردن لێ دەکەم سان فەرموو سان محەممەد عفو بکە بەڵێ شەپڵەیەک بۆ سان لێدەن سان محەممەدیش خالد و کوردستان هەردووکە باش گوت هەردووکە جان گوت ez vedaxewa ew tiştê ez dibêjim mezanim dêk ji wan gelek pê aciz bid. پیرۆزبەهی لەوە هەردووکات هێن هەردوو دەرم هەردووکیان سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو لە کاک دلۆڤان و کاک یاسر و کاک ئیدریسەکەم بێنە پێش داوای لێبردن لە تۆکەم چەپڵەیەک بۆ دلۆڤان لێدەن کە تا ئێرە هاتووە و بەشداری کردووە دلۆڤان سەرکەوتوو بیت پیرۆزبایی لە کاک ئیدریس پیرۆزە لە ئیدریس ساڵە سەرکەوتوو بیت داوای لێبردنە لێکەین کاک یاسر تەنها ئەومان پێ بڵێن کێ زۆرترین نمرەی بەدەستهێنا بوو باش والله هەیە کۆتا نمرە و دەرەنجام لای مامۆستا هەڵکەوتە و بەشیرێکێکە لە کۆتا بەشداربووەکان بەشیر چۆنی دڵت چۆنە والله سەوچ لە مامۆستا بەخوا من فەحسم کرد سەوچل بەبێ گۆرەوی ڕاکە جیهازی پێ نییە داوای لێبردن لە بەشیرەکەم ئەم جارەش کە توانیت بە پلەی یەک سەرکەوتوبی لەم گروپە چەپڵەیە مەمنون سپاس مامۆستا پیرۆزە لە بەشدار بوو باشترین پلا بەشیر وەریگرتووە بەشیر دەستەکانت خۆش بێت محەممەد جەمیل دەرهێنەری پرۆگرام بۆ خۆی و مایکێک لە گوێی لە ژووری کۆنتترۆلی کوردستان ستارەوە مامۆستا محەممەدم کاتت باش ئەو کاتتان باش سڵاو ڕێزمێ بۆ هەمووتان ماندوو نەبن بەڕاستیەوە چەند ڕۆژێکە کە بە بەرنامەوە قەریکەن دەستیەکەیەکەتان دەکوشم هیوای سەرکەوتم بۆ کەسان دەخوازم کە دەرنەچوونە بێ ئەمە لەبن بەردەوامە کوردستان ستار سپاس بۆ تۆش مامۆستا محەممەد جەمیل مامۆستا کارتێکی سەوز لای تۆیە تۆ دەتوانی یەکێک لەو بەشداربوانەی کە لەم قۆناغە یاخود تەواوی قۆناغەکە بڵێ ڕابردوو بەرنمەکەیان بەجێشتووە بیگەڕێنیتەوە پێشبڕکێکان تۆ ئەم شانسا ئەم کارتە بۆ کێ بەکاردێنی و بۆچیش وڵی بەڕاستی مەوقیفەتی زۆر ئحراجە چکە ناکرێت دەنگخۆشەش زۆری تێدایە خۆشیان لە ژنەش تووشێ و مەوقیفە بوون ناچار و مەقسەد هەندێک شتێ لە فۆرماتی بەرنامەش لاماندا بەس یعنی لە پێنا ئەوەی زیاتر
ڕێلۆ و بەشداروانە خۆشکەین بەڕاستی مووقیفە چەتابرەی ئیحراجە منیش ویژدانی خۆم ئاسوودە دەکەم بەو کەسێکە هەڵی دەبژێرم ئەویش بڵێم خاتوو یا کاک وڵی بەدڵیتەوە مامۆستا وەڵاهی منەڵێ بڵێ خاتوو ئەدین دەرباسەتون ئەمن دەڵێم بەدڵیتەوە ئەنجام لای توێیە کوردستان خان یان کاک چیان بڵێم خان دەرباس گیانی دەرباس چۆ لە دەرباس دەپرسی مامۆستا خان مامۆستا مامۆستا محەممەد دەنگ دەدەم جەمیل بە باشە سۆزدا عەممۆ سۆزدا سەرکەوتەوە سۆزدە لە سۆزدا عەممۆ ئەو بەشدار بووی کە لە هەڵقەی ڕابردووی کوردستان ستار ئەم پێت بەشدار بووە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو سۆزدا بە کارتی دەرهێنەری پرۆگرام گەڕێەوە پرۆگرام تۆ پێم بڵێ هەستت چۆنە هەستێکی زۆر خۆشە بەڕاستی دەستخۆشی لە لژنەکەکەم زۆر مادووم بەڕاستی لەگەڵ مامۆستا بریاریش بەیار عەفو ببوورە مامۆستای من سلاوی تایبەت بووی لێرەوە تا سلێمانی دەستخۆشی لە ئێوەشەکەم بەڕاستی ئێوەش ماندوو بوون لەشتان ساغ بێ بژیت سەرکەوتوبی تۆ قسەم بۆ بکە هەستت چۆنە وەکو یەکێک لەو خانمانی کە گەشتە قۆناغی داهاتوو وەڵا هەستێکی خۆشمەوە هەستێکی ناخۆشم هەیە چونکە هەندێک لە هاوڕێیەکانم نەیانتوانی سەرکەونم قۆناغەیە ڕۆژێک دڵتەنگ بووم بەوە بەڵام بە هیوای سەرکەوتن بۆ نەخوازم هیوادارم بە دوای خەونی خۆیان بکەم ڕێگەیان کراوە بە هەمیشە سەرکەوتە من زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆش ئیدریس پیرۆز بێت پیرۆز بێت لە هەمووتان تۆ هەستت چۆنە پێم بڵێ سەرکەوتی بۆ قۆناغی داهاتوو بە هەمان شێواز بەڕاستی هەستەکە هەم ناخۆشە و هەمیش خۆشە وەکو کوردستان خان کە باسی کرد نامەوە دیسان دووبارە ئەوە بڵێمەوە بەڵام یەکشت ئەڵێم ئەوانەی کە لە قۆناغێکە ئەمێننەوە گرنگ ئەوەیە هەوڵ بدەن سەرکەوتن تەنها شت نییە هەوڵ بدەن لە هەموو شتێک گرنگترە و پیرۆزبای لە ئەوانە ئەەکەم کە دەرچوون و ئەوانش کە ماونەتەوە هیوای سەرکەوتنیان بوو دەخوازم و هیوای بەردەوامیان بوو دەخوازم و تەمەند درێژ بن زۆر سپاس دەستی ئەوانەش خۆش بێکە بەڕاستی ئەوانەی کە وەکو سەربازی ونن لە دوای کامێرەوە بە پێویستی ئەزانم دەستخۆشیان لێ بکەمەوە تەواوی ستافی ئەم پرۆگرامە هەرساق و سەلامەت زۆر سپاس زۆر سپاس چۆنە گەیشتە قۆناغی داهاتوو دەنگی تۆ ماکی نەدەویستی والله صراحة يعني چه بيجم خوشة ولا خوشة براسي أري والله جبركو يعني هەمیشە سەرکەوتوبی ڕێگاکراوە عزيزي مني تظاهر شوا يعني إنسان دائما هر تشتكي بك بس شو هفالي خول دسنا اجا دخوازه سرکفنی بوانجید خوازم هفی دارم بردوام بن و قط خوب بهر نکن جوی جانی عزیزم ساغبی سپاس گرم سۆزدا تۆ قسەم بۆ بکە چاوەڕوانی ئەوە دەکرد بگەڕێتەوە قۆناغی داهاتوو وڵات شتێک وەک خەوم بوو یعنی هێویامە دەستپێکی چوو بەس پشتی ناوێمە بان کرد شتێک وەک خەوم بوو هین حتا نەها ئەس دەبێت خەونێ دامە زۆر سپاس سۆزدا پیرۆز بێت ئینشاڵڵا ڕێگات کراوە بێت بتوانین لە قۆناغەکانی زیاتر و زیاترش بتبین بە حقیقەت ئەو پرۆگرامانەی کە کردومانە بۆ ئێمە ناخۆش بوو لەبەرەوەی هەموو ئەو بەشداربوانەی کە بەشداریان کرد وە کە گۆرانیان نوان کە گۆرانیان پێشکەش کرد هەندێکیان خەلەلی ئەویان هەبوو کە گوایە گۆرانیەکان بە دڵی خۆیان نەبووە من لێرەوە ئەڵێم هیوادارم بۆ هەر بەهرەمەندێک بتوانێت گۆرانێک چکە ئێمە لەسەر لە قۆناغی دوومە وتومانە لە قۆناغی سێ هەموو بەشداربێک ئەتوانێت گۆرانی خۆی هەڵبژێرێ بەبێ ئەوەی ئێمە تەلاقولکەین بەڵام هیوادارم بۆ قۆناغەکانی تر بتوانن خۆیان گۆرانیەکانی خۆیان هەڵبژێرن بۆ ئەوەی نەبێتە گلەیەک هەم بۆ ئێمە و هەم بۆ مامۆسایانی کە میوزیکزن کە لەگەڵیانن کە یارمەتیان ئەدەن بۆ پرۆڤەکردن و بۆ ئامادەکردنی گۆرانی هیوادارم بتوانن باش خۆیان ئامادەکرد بێت و
بۆ قۆناغەکانی داهاتوو و سپاسی هەموو لایەکەکەم کە لە دوای مادووبوونێکی زۆرەوە و هێشتاش ماوە کە بە حقیقەت هەتا دێت پرۆگرام قورسرە بێت لەبەرەوەی بەشداربووەکان ئێمە گەشتونەتە ئاستیەوەی کە ئەوانەی کە وردەورە ئەچنە قۆناغەکانی داهاتوو هەمویان ئاسی باشیان هەیە و بۆ ئێمەش زەحمەتە بە حقیقەت. خۆ گەلێک من هزرش گەلێک هات کرد دەنگتوان گەلێک خۆش بوین بەس مخۆ من لەسەر ستێجی وەختی هاتین گوتین ئەس نەزاتر زبان چوی تۆ نێوان نەدرز بیانش قاعی دەرکەتن گەلێک باش نەگوتن بەس هەرچەندە ئەس ڕازیمە شوان دەنگت مەژێگرتین بینم دەنگت گەلێک خۆشن و بێت شتێکی گەلێک جوان بچکێت مەژێگرتین ئەم گەلێک ژێڕازی کەسانەی کە لەو قۆناغیدا بەداخەوە دەرنەچوون نابێ ینی دڵتەنگ بن لاخرە هەتا و قۆناغی کە هاتوون و بخۆی زۆرە ینی دەبێ و هەم دەنگ هەم هەست و کەوت و سەرشانەوانیان هەموو باش بۆ کەوتونە ئەو قۆناغی بەس من پێم خۆشە باسی ئەوانە بکەم کەسان ماون کە دەچنە قۆناغی سەرتر ئەوەی کە گرنگی ئەوان ئەنجامی بدەنەوەیە هەڵبژارنی گۆرانێکە لە هەمووی مهمترە کە چه گۆرانێکی هەڵدەبژێرن هەموو گۆرانێکی خۆش لازم نییە من بتوانم باشی بیڵێم کافی نییە گۆرانێک فقط خۆش بێ و بڵم منیش دەتوانم بیڵێم دەبێ هاوکاریان بن لەو کەسانە چنەوە گۆرانێک کە بە دەنگی بەشدار بۆکەی دەخوا ئەوەی هەڵبژێرن ئەوجا بە بڕوای من لازم نەبێ گۆرانێکی زۆر نەپیسترا و تازە بێ ئەوە خراپە دەبێت گۆرانێک بێت کە خەڵک بیرەوەری لەگەڵ هەبەیە ژنەکە کە دانیشت و بیرەوەری لەگەڵ گۆرانەکەی بێ بۆ کە تەشخیصی بدەن ئەو کابرایە بە پێی خۆی چەند باشی دەڵێیان نا ئەکەم سەر شانۆ کەشکە زۆر مهمە کابرا چی لە بەردایە چۆن هەست و کەوت دەکات چۆن تەسەڕوفات دەکات جۆلەوەی بێ بگرن کە تاکتەکان باش بێ تۆنەکان پاک بێ ئەوڕۆ بەداخەوە زۆر بێوانەی کە هاتن بەشێکی زۆریان کە بۆیە دەرنەچوون لەبەرەوەی کە زۆر سترێس بوون تۆنیان لە دەستدا مەمولەن پیاوەگە سترێس دەبێت تقریبن 30% قوتی دەنگی دێتە خوارێ هەر خەنات خۆپڵ دەبێ ئینسان جا بۆیە حەز بکەن ڕلاکس بن ئارام بن پێشوەی کە دێنە سەر شانۆکەی ئەو جار گۆرانێکی هەڵبژێرن کە دەرقەتی بێن گۆرانێکی هەڵ نەبژێرن کە دەرقەتی نایەن هەرچەند خۆش بێ و گۆرانیە ئەوە ئەو شتانەیە کە من پێویستە بێت.